من پێم وایە دەبوو پەرلەمان لەم قۆناغە ناسکەدا وە سەرۆکایەتی پەرلەمان بە ڕۆڵی خۆی هەڵسێ و ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دوێنێ بە فەرمی داوامان لە سەرۆکایەتی پەرلەمان کردووە و قسەمان لەگەڵ کردن کە داوا دەکەین کە کۆبوونەوەیەکی نائاسایی و بە پەلەی پەرلەمانی کوردستان بکرێ. ئەگەر بشگوتری ئەمە نەخۆشیە و بڵاو دەبێتەوە و ئێستا هەمووی دەبێت لە ماڵەکانی خۆی بمێنێتەوە ڕاستە، بەڵام پێم وایە بۆ بەرپرس ئەمە ڕاست نییە. ئەوەی کە بەرپرسیاری شەرعی و یاسایی لەسەرشان بێ لەم کۆمەلگایە پێویستە بەڕاستی لە ڕیزی پێشەوە بێ لە کاتێکدا کە پێویست بێ. ئەم پێم وایە پەرلەمان پێویست دەکات کە بێتە دەنگ و هەڵوێستی خۆی بێ، بەڵێ مؤسسەی تەشریعی بەڵام مؤسسەی چاودێریشە بزانین داخۆ حکومەت چی کردووە و چی ماوە نیکە و چی پێویستە بکرێ بەڕاستی. و پاشانیش لە هەمان کاتدا من ئەگەر ئەمەش بە باش نەزانری ئێمە داوا دەکەین بەلایانی کەم سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کۆ بێتەوە بۆ تاوتێکردنی ئەم بارودۆخە کە بە پێویستی دەزانین، چونکە هەم ئەوە ئەم پەتایە واوردەوە دەبڵاو دەبێتەوە و لە هەمان کاتدا بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان ینی ئەو نزیکەی زیاتر لە 35 ڕۆژە موسە دابەش نەکراوە و لە هەمان کاتدا ئێمە یاخوا وانە بێ وەخوای گەورە ئەم وڵاتەمان پارێزا کە هەم لە نەخۆشیەکە هەم لە ناخۆشیش لە قەیرانی دارایش، بەڵام بەڕاستی بەهۆی دابەزین نرخی نەوت و ڕاوەستانی هەموو جمزۆرەی بازرگانی تا ڕادەیەکی زۆر و هەموو جۆرە کەسابەتێک لێرەش و لە وڵاتانی تریش ئەمە وای کردووە ئێمە مەترسیمان هەیە کە لە ئایندەیەکی نزیکدا تووشی قەیرانێکی دارایی سەخت بین.